ئێستا هەر لە سوورەتی ئەشوڕادا دەگەینە ژمارە 40 کە خۆی پەروەردگار دەفەرمێ وەجەزاء سەیئەة سەیئەة مثلها فمن عفا وأصلح فأجره على الله إنه لا يحب الظالمين. دەفەرمێ وەڵامدانەوەی خراپە سەیئە، پاداشدانەوەی وەڵامدانەوەی ڕەتدانەوەی خراپە دەبێ بەچی بێ سەیئەة مثلها، بە خراپەیەکی وەکو خۆی. جارێکی تریش ئاماژەم پێکرد لە پێشترە کە خۆی پەروەردگار لێرەدا دەفەرمێ سەیئەة وەجەزاء سەیئەة سەیئەة. ئەم سەیئەتینی دووەمیان یعنی معنە خراپە نییە، ئەمە بەرگری لە خۆکردنە، بەڵام بۆ تێگەیشتن بۆ بەرامبەر خراپەکەی پێشوو ئەمەش بە خراپە ناو دەبرێ، ئەمەش بە سەیئە ناو دەبرێ. خۆی پەروەردگار دەفەرمێ لەبەر ئەوەی لە کۆتایی دەفەرمێ إنه لا يحب الظالمين، خۆی گەورە ستەمکارانی خۆش ناوێ. تۆ کە تاوانت بەرامبەر کرا، مافت پێشێل کرا، مافت خورا، دەست درێژیت کرایە سەر، ئەو کاتە پێویستە وریابی تۆ لە سنوور نەچیتە دەرەوە، ئەو کاتە دەبی بە ظاڵم، ئەو کاتە بی بەستەمکار. یعنی زۆر جار وریانەبی لە ئەنجامی بەرگریکردن لە خۆتدا تۆ سنووری بەرامبەریش دەبەزێنی، زیاد لە حەدی خۆی، زیاد لەوەی کە ئەو ستەمی لە تۆ کردو تۆ ستەمی لێ دەکەیەوە، زیاد لەوەی کەوا مافی خواردووی تۆ ئەوەندە مافی دەخۆیەوە، ماڵی دەخۆیەوە، کەسایەتی لە کەدار دەکەیەوە، بوختانی بۆ دەکەی، ئالەو حاڵ ئەو غەیبەتی کردووی تۆ بوختانی بۆ دەکەی، تۆ دەبووی بە ظالم. ئەو کاتەش خۆی پەروەردگار ظالمان و ستەمکارانی خۆش ناوێت. بۆیە خۆی پەروەردگاری العەدل دەفەرمێ مثلها، پێویستە وەڵامدانەوەی ئەم خراپەیە، ئەم تاوانی کە بەرامبەرت کراوە بە ئەندازەی تاوانەکە خۆی بێ، مثلها ڕێگ وەکو خۆی بێ. لە سێشتە ئەلکەمیە لە ژمارەدا، بۆ نمونە کەسێک یەک زلەی لە کەسێک داوە، ئەمما فی ئەوەی نییە دوو زلەی لێ بداتەوە، ئەبێ هەر یەک زلەی لێ بداتەوە. ئەلکەیفیە لە چۆنیەتیەکەیدا، ئەم چەند توند بوو، ئەبێ زلەکەی ئەویش لێدانەکەی ئەویش بەو ئەندازەیە توند بێ، نابێت توندتر بێ. ئەنەوعیە ئەم بە زلەیەکی پێکێشا بوو، ئەم چوو دارێکی هێنا، ئاسنێکی هێنا و بەسەری کێشا، ئەوەش مثل نییە، چونکە ئەوەی تۆ نا ئازارەکەی بەو شێوەیە بووە، نە زەرەرەکەی بەو شێوەی بووە، ئەوەی تریان لەوانەیە بیکوژێ. لە تۆڵەی ئەوەدا ئەم زلەیەکی لێداوە، نابێ ئەم شیشێکی ئاسن بێنەوە بەسەری کێشێ، یاخود ئەو بەدارێکی بچووک پێی کێشاوە، ئەم بە کوتەکێکی گەورە، بەدارێکی گەورە بە کلکە خاکەنازێک بچێ پێی کێشێتەوە. جاکە ئەم مثلهایە کە ئەویش پێویستە حکوومەت و یاسای وڵات و دادگا ئەم تۆڵەت بۆ بەدەستەبەر بکە، نەک هەر کەسە هەڵکوتێتە سەر ماڵی کەسێکی تر لەبەر چاوی ژن و منداڵیدا و گەڕک پشێوێنێ و دەنگەدەنگ دروست ببێ و خەڵک کۆ بێتەوە و نائارامی دڵاڕاوچێ بۆ هاوڵاتیانی بێگوناه کە هیچ پەیوەندێکیان بۆ بابەتی تۆوە نییە دروست ببێ. ئەمە پێویستە لە ڕێگەی حکوومەتەوە داوای مافی خۆت بکەیتەوە. جا ئەم مثلهایە زۆر بە زەحمەت دێتە جێ، یعنی تۆ چۆن دەبێ بزانی داخۆ ئەم زلەی تۆ بە ئەندازی ئەو زلەی ئەو بە قووەت بووە، ئەو بە کوێ کێشاوی دەستی بە کوێ کەوت، تۆش بە ئەندازی ئەوە دەستت بۆ شوێنەکەوێتەوە. لەم کاتی تووڕەی تۆڵەکردنەوەدا چۆن دەچی شتێکی خراپتر بەکارنێنی بۆی ظالم نەبی، خراپەکار نەبی. ئەو یەک سامتیم برینی کردوتە جەستەی کەسێکەوە، ئەو نابێت 2 سامتیم بریم کاتە جەستەیەوە، نابێت شوێنێکی تر بێ. بۆیە خۆی پەروەردگار کاتێککە ئەم ڕێگای تۆڵەکردنەوەی دانا، یەکسەر دەشفەرمێ فەمەن عەفا، ئاەتەکە هەر یەک ئاەتە، سوورەتی ئەشوڕا ئاەتی 40 دەفەرمێ فەمەن عەفا، ئەگەر کەسێک بەسەر دڵودەرونی خۆیدا زاڵ بوو، ئارام بۆەوە، بەرامبەری بورا لێ بورا و عەفوی کرد و ئەصلەحە، بەرامبەرەکە بەهۆی ئەم لێبوردەیەوە بوو بە کەسێکی باش، وازی لە تاوان و تاوانکاری هێنا، گەڕایەوە ناو کۆمەڵگا، ئیسلاح بوو بە دەستی خێر، دەستی شەڕ لە کۆمەڵگادا لاچوو. یعنی ئەمە معناکەیەتی عەفا و ئەصلەحە، ئەم دوانە بەیەکەون. یعنی ئەو کەسەی کە تۆ لێی دەبووری، چاوپۆشی لە تاوانەکەی دەکەی، ئەو کەسە ئومێدت وایە، دڵنیایی خەڵکانێک زەمان دەدەن
لە گرتوخانەدا تەواو گۆڕاوە، هەموو شاهیدی خێری بۆ دەدەن کە بەڕاستی ئەم مرۆڤە تەواو گۆڕا. ئێستا ئەگەر بەر ببێ، ئێستا ئەگەر حکوومەت ئازادی بکە، ئێستا ئەگەر تۆ لێی ببووری دڵنیا بە تاوانکارەکەی پێشوو نابێت. ئەو کاتەوە ئەسڵە دێتە جێ، یعنی لێبوردن دەبێت چاکسازی بێنێ بەدوی خۆیدا. ئامانجی تۆ ئەوەیە قەی ناکە زەرەری بە من گەیاندووە، ئەلحەمدولیلا مادام شەڕ لێرە وەستا، ئەم مرۆڤە لەمەوەدا دەبێتە کاراکتەرێکی خێر لە کۆمەڵگادا و دەستی شەڕی نابێ، ئەوە من لەبەر خوا دەیبورم. بەڵام ئەگەر کەسێک لە جیاتی ئەوەی کە عەفوت کرد تەریق ببێتەوە، شووری لێ هەڵکێشا و زیاتر خراپ بوو لە جاران، وتی وەڵڵا ئەم جارە سوڵحیان بۆ کردم، خزم و کەس و کار پارەیان بۆ کۆکردمەوە، ڕێیز عەشیرەت و مامۆستای ئاینی و شێخانی تەریقەت هاتن تکان بۆ کردم و عەفویان کردم، بەیانی خراپتر دەکە. ئەمجا زۆر خۆی لێبایی دەبێ، ئەمجا خۆی زیاتر بەسەر خەڵقا فەڕز دەکە، ئەمجا تاوانەکان گەورەتر دەکە. لەم حاڵەتەدا لێبوردن خراپە. مادام تۆ کەسێک بە تاوانێکەوە سزایەکی لەسرە، ئەگەر تۆ نەیبووری درێژە دەکێشێ، تەمێ دەکرێت، چەند ساڵ لە زینداندا دەمێنێتەوە، غەرامەیەکی گەورەی مادی دەکرێت. ئەگەر عەفویکەی خراپت کردووە، مادام خراپتر دەکا، کۆمەڵگا خراپترێکی هاتەوە ناوە. بەڵام ئەسڵەحە ئەگەر تۆ لێی بوورای عەفوت کرد، دڵنیا بووی زەمانێکی وا دووەرگرت کە ئەم ئینسانە بەڕاستی بە خۆی داچۆتەوە، بە هەڵی خۆی داچۆتەوە، بە کەم و کوڕیەکانی خۆی داچۆتەوە، بۆتە ئینسانێکی خواناس و چاکەکار و دەست بەخێر. ئەو کاتە ئەی تۆ خۆی چ دووەرنەگرت؟ نە پارەیەکە دووەرگرتووە، نە قەرەبوویەکە دووەرگرتووەتەوە، نە زلەیەک لە بەرامبەر داوەتەوە، نە ئازارت داوەتەوە. ئەی مافی تۆ چی لێهات؟ مافی تۆ نەفەوتە. ئەی لای کێیە؟ فەئەجڕه عەلی الله. سبحان الله، ئەم قورئانە چەند وردە، وشە بە وشەیەکتە تەواو دەکا. فەئەجڕه عەلی الله، پاداشتی تۆ کە لێبوردەی لە مافی خۆت، کێشەکە لێرە لەبەر خوا کۆتایی پێهێنا، و بەو لێبوردنەی تۆ کەسێک تەوبەی کرد و چاکسازی کرد لە نەفسی خۆیدا، لە دەرونی خۆیدا، لە کردارەکانی خۆیدا، ئەلحەمدولیلا باش بوو. فەئەجڕه عەلی الله، پاداشتی تۆ لای خوایە.